هەڵبەت بە نزیکەی هەفتەیەکە بێ بەشێک لە دانیشتوانی سنووری خەلەکان شەوان خستۆتە سەر ڕۆژ لە بەرامبەر کەمی و نەبوونی خزمەتگوزارە سەرەتاییەکان ڕێگای سەرەکی خەلەکان ڕانیان داخستووە. ئێمە بە شێوەی ڕاستەوخۆاتوینەتە نێو چادری مانگرتوان کە وەک پێشتر باسم کرد ژمارەیەکی بەرچاو لە چین و توێژی جیاواز لەم سنوورە بۆ ماوەی 5 ڕۆژ دەبێ بە شەو ڕۆژ هاتوونەتە سەر شەقام و بۆ مەبەستی گەیاندنی داواکارەکانیان. زۆرترین کەسی نێو چادرەکە دوێنم کاک محەممەد سڵاو دەبێم کاتەوە باش 5 ڕۆژە لەسەر شەقام ڕێگای سەرەکیتان داخستووە. ئەمەوێت دووپاتی بگەنەوە بزانن داواکارەکانیەوە چین. بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە میهرەبان. داواکاری مەدوو داواکاری سەرچێت داواکاری یەکەمان ئەو جادەیە داواکاری دووەمیشمان کارەبایەکەیە بتوانی ڕێگەوبان لایکەم خۆش بکاتن ئەم دوو داواکاری هێندە قورسەکە لە توانای وەکارەبایی بە هەماشێوە لە وڵاتان ئەگەر سەعاتێک کارەبا بکوژێتەوە بە ملیۆنان دۆلار زەرەر دەکەن. بەڵام ئەو وڵاتەی مە 33 ساڵە کارەبای نەخێر لەو داواکاریمە داواکاری چۆندە قورس نییە بۆ حکومەت لەبەرەوەی بخوایان کارەبایان ئەگەر بیکە وازام هیچ داواکاریش قورس نییە. باکیان بۆی نەکەم لە زەرە دەکات داواکاری مەخۆ دیارە ئەو داواکاری کە ئەمە داوامان کردووە ئەو جادە هەموو بژمەکەی بەقەناکەم بگاتە 30 میلیارد دۆلار کە جادەکەی پێتەواو بکرێت کارەبایەکەش ئەو کارەبایەکە 560 میلیاری بۆ دەربچێ. بەڵام حکومەت بەشای دەوروبەرمانەکەی 12 ساعت 16 ساعت کارەبان هەیە بۆ لە ناحیە خەلەکان فەرق و جیاوازی هەبێت لەگەڵ ناحیەی سوودان لەگەڵ ناحیەی پیرەمەرگ لەگەڵ ناحیەی بنگرد بۆ ئێمە جیاوازیمان هەبێت لەگەڵ ناحیەکانی جیاوازی ئێمە لەگەڵ ئەوان چییە؟ فەرقی چییە لەگەڵ ئەو دۆڵەت گەورەترین تاچەی داوە لەو شۆخەی تازەدا زۆر سایکردنی ئەو جادەی بەڵام تا ئێستاکەم ئێمە تقریبا 8 ساعت کردەکەی نایە ئەوەی کە کراشە هەمووی هەڵۆشەکانی دەوروبەریشی دەوری بەس ئەمە سنووری ناحیەی خەلەکان دەڵێن مەعادای پیرەمەگرون و سووداش و بنگرد و ئەوانە کارەباکان ئێمە زیاترەوە 16 ساعت کارەبان هەیە. ئەم بێباکی ساڵی ڕابردوش باماشەوە لە ساڵانی پێشۆر خۆپشاندان زۆر ڕێگاتان داخستو ئەو کات بەڵێنی ئەو کاتە بەڵێنی تەواویان پێدای کارەباکەوتی 6 ساعت کارەبا بۆ زیاد دەکەین زیادەکەش چا دەکەین بە خلال یەک هەفتە و بە شاهدی متەعەمدین حیدر نەکا کەمەران جادێکمان هەیە لە پشتی خەلەکانەوە دەڕۆکە ئەو جادە نەستەوە ناو خەلەکان ئەو بارهەگر و ئەو سارە قوسانە بێدانە ڕۆن هەر قایم خان بە نەفسی خۆی وتی لەسەر برجێ خۆم ئەو جادە تەواو دەکەم تێکەڵە 2 کیلۆمەتر مەسافەی ئەو جادەی تا لە خەلەکان دەردەچێت مەسافەکەی 2 کیلۆمەترە ناکرد یعنی کوتی بە من هەر بەیانی ئیمکانیەوەی خۆم ماکانی خۆمی دەکەمە سەر و تاوی دەکەم بەڵام هیچ وعدەکان هەموو وعد بەغیلا بوون هیچیان پێ نەکرا. مامۆستاگیان وەکو ئەم هاوڕێشت باسی کرد ینی داواکارەکانی خەڵکی ئەم سنوورە زۆر سانان جێبەجێکردنی سانایە بۆ حکومەت پێت وایە بەدەنگەوە نهاتندا بەتایبەتیەوە 5 ڕۆژە لەسەر شەقامن شەو لێرە ڕۆژەکەنەوە چیە گەێنێمە؟ بەناوی خی بەخشندەی میهرەبان سەرەتا بە خێراتنی کەناڵی KNN و ستافە بەڕێزەکەی دەکەین سڵاو ڕێزی تایبەتیمان هەیە بۆ تەواوی بینەرانی KNN و بۆ ئامادەبوانیش. هەڵبەتە بە تاکیت ئەو داواکاریانەی کە ئێستا ئێمە لێرەوە خۆپشاندەی دۆڵی خەڵەکان و گوندەکان دەوروبەری داوای دەکەن بە حقات دوو داواکاری زۆر سادەن ینی هەم لە گوژمەکەیە هەم لە جێبەجێکردنیدا هەم لە وڵاتانی شاگە سیر بکەین ئەوە خەڵک بۆ کارەبان هاتە سەرجادە خەڵک بۆ سیانەکردن و چاکردن و نۆژەنکردن و یان بەجۆ سادیکردن هاتە سەرجادە لە برەوە حکومەت هەر حکومەتێک لە وڵاتان لەبێ استراتیژی خۆی پیلانی خۆی هەبێ بۆ ئەوەی بتوانی ڕێگەوبان لایکەم خۆش بکاتن ئاسان بکاتن قازانجی خۆیەتی و کارەبایش بە هەمان شێوە لە وڵاتان ئەگەر سعاتێک کارەبا بکوژێتەوە بە ملیۆنان دۆلار زەرەر دەکەن بەڵام ئەو وڵاتەی مە 33 ساڵە کارەبای نییە بێ کارەبایە 4 سعات و 5 سعات ئەوان لەبەرەوەی بخوایان کارەبایان فولە کارەبایان هەیە جێشان لەوەی نیە و باکیان بۆی نەکەم لە زەرە دەکارنەکان نەخێر ئەو جادەیە کە ئێستا کە 25 کیلۆمەترە هەمووی 30 میلیارد دیناری دەوێ معقولە جادەی بینی کۆیە هەولێر 560 میلیاری بۆ دەربچێ بەڵام حکومەت دەتوانێت 30 میلیارد بۆ ئەو جادەتە کە ئەو جادە زۆر گرنگتر لە جادەی کۆیە من مەبەستم ئەو نییە کە جادەی کۆیە هەولێر دروست نەکەن چونکە ئەویش استراتیژیە بەڵام ئەو جادە استراتیژی ترە ئایا حکومەت بۆ ناتوانێت بێ 30 میلیارد دینار بۆ ئەو جادە تەرخان کە بە جوسایدی بکەن 13 ساڵە حکومەتی هەرێم دەستی بە جوسایدکردنی ئەو جادەی کردیە بەڵام تا ئێستاکەم یەک هەنگاوی کردەکەی نەنایە ئەوەی کە کراشە هەمووی هەڵۆشاوەتەوە هەمووی دەستکراوە بەم پرۆژێ لە مودەی ئەو نەساڵی کە خەریکین بەدەیان ڕووداوە چوو بوو بە سەدان خەڵک ڕەنگە بریندار بوو بێ یاخود گیان لە دەستداوە پرێگای ئەم بێباکی حکومەت چیە گەێنێ بۆ نایە بە دەنگی داواکاری خەڵکی سنوورەوە وەڵا حکومەت بابزانم نەدەبیستێ و نەدەشوێ بیبستێ لەبەرەوەی حکومەت باکی بە هیچ شتێک نییە بەرپرس و کار بەدەستانی ئەو وڵاتە ئینتیمان لە بە وڵاتی خۆیان نمایە
و ئینتیمان بۆ خەڵکی خۆیان نمایە ناشیانەوێت جارێکیکە ئەو پارەپولەیەکە هەیە لە خەڵکی خۆیان سەرفی بکەن بەڵکو دەیانەوێ بیبن لە وڵاتان دایبن سبەینی لە بۆیان بلۆک بکرێتن وەکو دەسەڵاتدارانی وڵاتانی دەوروبەرمان کە دەبین هەموو ڕووخاون هەمووی هەڵاتون بەڵام سەر و سەمانەکان هەموو بلۆک کرایە ئەگەر دەبوو بەڕاستی ئەو وڵاتی ئێمە سەرخان و ژێرخانەکەی هەمووی داهاتە يعني معقولات وڵاتێک لەسەر بەحری نەوتێبی بەڵام لە جستانادا نەتوانانی بەرمیل نەوتت بە سعری حکومت بۆ دابین بکاتن معقولە لە وڵاتێک بی کە لەو شوێنە گەورەترین بەنداوی هەرێمی کوردستان لەو سنوورەیە هەمووی 6 کیلۆمەتر لێرەوە دوورە بەڵام نەتوانی کارەبای 24 ساعتی بۆ ئەو منتیقە دابین بکەیت معقولە بە ئێستا ئەگەر تاقە شەمسیاندا نابێت بۆ ئەو خەکەی بحرمەتی خەڵکی ئەو منتیقەی کە خەڵکێکی شۆڕژێرەوە خەڵکێکی ماندی بووە خەڵکێک بووە لە شۆڕشەکانی کۆنش خەباتی کردی و ماندووبوونی تەزحی زۆریدایە شەهیدی زۆریدایە برینداری زۆریدایە خەڵکی زۆری ماندی بووە ئاوارە و دەربەدەر بە بەڵام حکومەت بەڕەوای نابینیتن کە لێر و کانە بتوانیتن 6 ساعت کارەبای چاشە مۆدابین بکاتن کەوما فڕەوای هەر هەمووانە من لێرەوە ڕووی دەم دەکەمە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەرپرسانی حکومەت چکە داواکاریکەمە لە ڕووی هیچ حیزبێکەوە نییە داوامان هیچ حیزبێک نییە ڕوومان هیچ حیزبێک نییە ئەو خەڵکی کە لێر و کەش خەڵکی هیچ حیزبێک نییە ئێمە ئەو خەڵکێکی یەکگرتو خەڵکێکی سنوورەکە هەمووی بە یەک دەنگ بە یەک ڕنگ هاتینە لێرکانە یەک دروشمانمەیە ئەویش کە دروشی برایەتی دروشی یەکڕێزی دروشمی تەبایی بۆ ئەوەی کە داواکاریەکانی خۆمان بە شێوەیەکی تەندروست خۆپیشاندانێکی ئاشتیانە وەربگرین داوامان وایە حکومەتی بێتە سەرخەر من لێرەوە دەرم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر گوێت لە قسەکەی ئێمە لە بەیانیەوە وەرە سەرخەت و نوێنەری خۆت بنێر لەگە خۆپیشانداندا میشتن من لێرەوە داوا دەکەم لە بەڕێز وەزیر گەیشتووە بەڵام نانێ وەڵاماندرنەوە من لێرەوە داوا لە بەڕێز وەزیر ئاوادانکردنەوەش دەکەم کە بێتە سەرخەت هەرچەندە ساڵی ڕابردوو خۆی هات بۆ ناخۆپیشاندەران و وەکو مەڵک بڵێندا بەس وا بزانم ئەویش ئەو دەیتوانە هەبوو کردی بەڵام لەوە زیاتر سەلاحیەتی پێنادەن ئەگە پێم وایە سەلاحیەتان پێبدا دەیتوانی شەکان بە چاکی جێبەجێ بکاتن من لێرەوە دووبارە و سێبارە دەڵێم وەزارەتی کارەبا وەزارەتی ئاوادانکردنەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە سەعی بە تاکەی خەڵک لە بن ڕەشماڵ و لە بن خێمە و لەبەر باران و لەبەر گەرما و لەبەر سەرمای ئەم وڵاتە هاوڵاتیەکانمان عارەقە بسڕنەوە لە سەرمای زستانیش خۆیان بە سۆبەی دارگەرم بکەنەوە برادرانی دیکەیان بەریش بدوین سلااو لێ پامی تۆ چیە ئێوە ماشەڵا لە ژێر لێزمەی بارانان ئێوەتون چادرتان هەڵداوە ئەتانەوێت چی بڵێن بۆی دەنگخوای گەورە و میهرەبان سپاس بە خێراتنتان دەکەم وڵای پامی ئێمە هەروەکو برادرانەیە بۆ کارەبایە بۆ جادەکەیە بەڕاستی جادەیەکی پڕ چاڵ و تاسەیە خۆم قوربانی ئەو جادەیەم پار حادیسەم کردووە حوزم شکاوە حوزی پشتم 6 مانگە لەسەر جێی بوو ئەوە هەموو داواکاریەکە ئێمە ئەوەی ئەو جادە چا بکرێت کارە باشمان هەبێت کارەبامان وە خەڵکی کەس هەیە نعیەکانی کە لە ئێمە زیاترە دەستخۆشیان لێ دەکەین لە حکومەتەکە داویانەوەەکە بیدەنێ ئێمەش مەمنونی بەراورد بە قوربانی دانی خەڵکی ئەم ناوچەیە خزمەتی ئەم سنوورە کرا وەڵی خزمەتەکە هەموو کوردستان قوربانی داوە هەر ئێمە نین ئێمە شەروەکو کوردستان حەزیەتمان کێشاوە قوربانیمان داوە بەڵام ئەوڕۆ دەبینی فەرق و جیاوازی دەکرێت شوێنێک پشتگوێ دەکرێت شوێنێک یعنی خزمەت گوزاری زیاتری بۆ دەکرێت ئێمە پێمان خۆشە ئەوێش بۆی دەکرێت بەڵام پێویستە ئێرەش لەبیر نەکرێت لە پێششنی خزمەت گوزارەکان لە شارێک بۆ شارێکی وەڵی جیاوازیەکە چییە جیاوازیەکە یان ئەوەیە ئێمە ئەوانەی وێنەری ئێمە لە نێو حکومەت ئەوان جیاوازیەکان ئێمە پشتگوێ خستووە نابێت جیاوازی هەبێت چونکو هاوڵاتی هەر هاوڵاتیە ئەوڕۆ دەبینی خەڵکی کوردستان ئاق بە سەدام حوسێنی هەڵدەخوازی کە 182,000 کەسی ئێمە ئەنفال کردووە براو خوشی ئێمە بووە تەماشا دەکەی خەڵک ئاوات بەوەی دەخوازیت شتیوە نابێ ئێمە حکومەتێکمان دروست کردووە ئەمڕۆ نامانەوێت ئەو حکومەتە لە دەستی دەمانەوێت ئەو حکومەتە چاک بێت خەڵک بۆ مە خەباتی کرد 30 ساڵ تێپەڕێ بەسەر حکمی خۆماڵیە پاش 30 ساڵ خەڵک داوای خزمەت گوزارە سەرەتایەکان ئەگە کارەبا و ئاو شۆڕش بۆ مەکرا نەخێر شۆڕش بۆ ئەمەی نەکرا شۆڕش بۆ خۆشگوزەرانی ئەو خەڵکو و میلەتە ڕەشوڕوتەی کرا شۆڕش بۆ ئەوەی نەکرا نەوت و سەر و سەروەتی ئەو میلەتەی بەتاڵان بردرێ شۆڕش بۆ ئەوەی نەکرا ڕۆژێت لەو جادەی دەبێ سیارەی ڕاستکەیەوە و جەنازەی بەری بۆ خەستەخانەی
شۆڕش بۆ خۆشگوزەرانی کرا بەڵام بەداخەوە خۆتان پێتان خۆشە ئەم ڕێگایەتان بژاردووە کە داخستنی ڕێگەی ڕانیە خەلەکانە بە تەکیت هیچ چار نییە ئەتوگە جادەکە نەکرێ کەس نەیە بە داواتەوە مەجبوری دایخەی کەسی پێدا نەڕوا باشترە لەوەی کە ڕۆژێ مەیتی لە زادەی هەڵگریەوە ڕۆژێت دامی سیارەی تەمەشای دامی سارێکەکەی و چاوەڕێی فیقەی ئیسحافیکەی تاکی بەردەوامە حتا جوابمان دەدەنەوە دێنە سەرخەت جوابمان دەدەنەوە بەڵێنی ڕاستیمان پێدەدەن ئەلێرە بەردەوام دەبین مامۆساگیان پامی تۆ چییە؟ ئەبینم چین و توێژی جیاوازی تایە مامۆسای ئاینی لە نێوم گربوونەوە ناڕەزایەتی مەدەنیەدان هەتانەوێت چی بڵێن؟ سەرەتا بەخێر بن وڵات زە داواکاریمەوە وەکو باسییان کرددا دوو داواکاری سەرەتاییە یعنی عیبە بۆ حکوومەتێک 34 ساڵە بەخۆی بڵێ حکوومەت ناتوانێت پێداویستی سەرەتایی یعنی ڕێگاوبان لە هەموو وڵاتێک شادەماری ئابووری ڕێگاوبان سیمای پێشکەوتنی وڵاتە دەچی هەر وڵاتێک سەی دەکەی کەسێکی بیانی بێتە ناو هەرێمی کوردستان بوون داخڵ بێ سەیر کە ئەگەر ڕێگاکەی باش بێ یەکسەر هەز دەکات کە ئەم وڵاتە سیستەمێکی حکومڕانی باشی هەیە ئەی ئەگەر ڕێگاکەی خراپ بێ یەکسەر هەز بۆ دەکات کە حکومەتەکە حکومەتێکی گەندەڵە یعنی معقول نییە حکومەتێک 34 ساڵ بەخۆی بڵێ حکومەت نتوانێت دوو پێداویستی نەک دووەسیان چواریش بۆ منە ئاوە کارەبای ڕێگەوبان ئەوانە پێداویستی سەرەتایین هەر وەک مامۆستا فەرمووی لە هیچ وڵاتی خەڵک ناتە سەرزادە داوای ئەو کارەبا و ڕێگاوبان بکە بەڕاستی شوورەیە 34 ساڵ تۆ نتوانی ژێرخانێکی باشی ئابووری تێیە بۆ نمونە ڕێگاوبان آخر شاوەکو باسماکە شادەماری ئابووریە زۆرترین هاتوسۆی سنووری بڵێ هەرێمی کوردستان هەتا بە سەم پارێزگا و تورکیا و ئێرانیش هەر بۆ ڕێگادا هاتوسۆ دەکەن بەیەکتری و دەبەسێتەوە کەچی دەبینی ئەوە ڕێگاوبانەکەی بڕۆ سەریکە پڕە لە چاڵ و سۆڵی یەک سایدی خەرباڵغیەکی زۆر ماڵ نییە لەو سنوورەدا تووشی بڵێ هاوڵاتەکانی تووشی ڕووداوی هاتوسۆنە بێ قوربانی بۆ نەهات نەسوبێتەوە ماڵەکەی خۆی سەردەکەی بەس بە گوندەگەر بەس لە کانی وتمان حساب بکەین لە 2005 بەرەوسەرەوە تا ئێستا نزیکی 80 کەس زیاتریش قوربانیمان هەیە جانە دەزانمان هەیە بۆی ڕووداوی هاتوسۆوە ئەوە کارە باش لەولاوە بگەڕێ کارەبا حکومەت دەتوانێت بۆن منە لە نەوت ئەمە لەخوا بە زیاد بێ وەک وڵاتانی تریژ نینە نەوتمان هەیە دەتوانرێت کارەبای لێ بەرهەم بێندرێت غازمان هەیە دەتوانرێت کارەبای لێ بەرهەم بێندرێت تیشکی خۆرە لە ساڵێکە 365 ڕۆژە بەلانی کەم 300 ڕۆژمان زیاتر هەتاو لە دەرەوەیە دەتوانرێت سوودی لێ بێندرێت بە ڕێگەی تیشکی خۆرە وزەی تیشکی خۆر کارەبا بەرهەم بێندرێت با بە هەمان شێوەیە لە ساڵێکە چەندین ڕۆژ لە 365 ڕۆژگە لانی کەم 300 ڕۆژە با هەیە دەتوانرێت سوودی لێ بێندرێت ئەی حکومەت بۆ ناتوانێت ئەو مەسەر چاوی بەرهەمهێنانی کارەبای هەیە بۆ ناتوانێت کارەبا بۆ هەوڵاتیان دابینکە دەشتوانێت بە زیادی شۆ دەتوانێت بەرهەمی بێنێ فەرمەوە تا کارەباکەی پێ دەڵم بەرهەمی دێنە بەڵام دەیفرۆشێ بە ناوەڕاست و خواروی عێراق وەکو مامەستا دەڵێ هەتا ماڵ بۆ خۆت بێ بۆ مزگەوت حرامە یەکەم هاوڵاتیەکانی خۆت پێویستی بە کارەبا بێ پێویستی بە ڕێگاوبان بێ بۆ تۆ پارە لە دەرەوە سەر دەکەی بۆ کارەباکە دەفرۆشی بە دەرەوە ئێدا وەرە فەرمی بیدە بە هاوڵاتیانی خۆت هاوڵاتیانی خۆت پێویست پێتی ئێمە داواکاری ئێمە لە حکومەتەوەیە کە بێ بە هانای خەڵکەوە 5 ڕۆژە ساڵی پاریش بە هەمان شێوە لەسەر جادە بووین لە 2015 بۆ دەی بیرم دێ من هەموو ساڵێک ئەو چێشانە دووبارەوەتەوە هەموو ساڵێک هاتوونەتە سەر جادە ڕێمان لە هاوڵاتیان کردو خۆ وڵی ئەوەی کە لێرە هیچمان حەزمان لێ نییە ڕێ لە هاوڵاتیان بگرین هەموو کەسوکاری خۆمانێکۆی بۆ ڕێگا هاتووە دەکات هەمووی کوڕی فەقیر هەمووی بۆ کاسبی بۆ ڕێگا هاتووە دەکات کەم بەرپرس هەیە بەو ڕێگادا کە هاتووە بکە بەرپرسی باڵا بێ ئەوەی ئەوان خۆیان هەیە هەمووی بە ڕێگای هێڵی ئاسمانی هاتووە دەکات بەرپرسە باڵاکان کەم بەرپرسێ بۆ ڕێگا ئەوەی کە بەهێشە کوڕی پێمان خۆش نەوە ساڕ بەڕاستی ئەو لە ناچارە هاتوین ڕێگاوبانمان گرتووە داواکاری لە حکومەت داواکاری لانی بەرپرس بێن بەهانای ئەو خەڵکەوە یعنی 30 میلیارد دینار وەک مامەسا باسی کرد ڕێگای کۆیە 500 میلیارد دیناری بۆ سەرفراوە 30 میلیارد دینار هیچ نییە والله ئەو پارەی کە ساڵانە لە کاتێککە سارەکە نوێ دەکەیەوە ساڵانەی سارەکە نوێ دەکەیەوە ئەو پارێکە بەس لە ژینگە و ڕێگەوبان 150,000 کولی سارێکی تایبەت بێزگە لە ساری باڵغەگر زیاتریشە بەس ئەو پارێک کۆ بکرێتەوە لە ماوەی سەمانگێکە کێشەی ڕێگەوبان بە تەواوی لە هەرێمی کوردستان چارە سەر دەبێت بەڵام ئەو پارێکەوە دەگیرە بەناوی ژینگە و ڕێگەوبان سوێن بەخوا دینارێکی بۆ سیانەکردنەوە بۆ دروستکردی ڕێگاوبان سرف ناکرێت هەمووی دەچێتە بە جیفانی بەرپرسانەوە دەستا وەکو هاوڕێکان تەڵەنەمەی کە لە ژێرم چادرەن ئەڵێن سەرچاوی پەیداکردنی وزەی کارەبامان زۆرە لە تیشکی خۆر لە ئاو لە سنوورەکە کە بەنداوێکی گەوری لێە و داهاتیش زۆرە لەم هەرێمە ئەی بۆم داواکارە سادانەی هاوڵاتیان کە پاش 30 ساڵ لە حکومڕانی کوردی سەیرەکەی خەڵکی ناوچە جیاوازەکان ناو بەناو خۆپشاندانەکەن گربوونەوەکەن بۆ کارەبا بۆ ڕێگاوبان ئەمە چییە؟
والله حکومت زۆر بە ئاسان دەتوانێت دوو داواکاریە داواکاری تریش بەڕاستی جێبەجێ بکە بەڵام بە ئەنقەس حکومت نایکە بەڕاستی هەروەکو مامۆستا فەرمی ئەو خۆپیشاندانە ئێمە خۆڕسکانەیە یعنی هیچ حیزب و دەستە و تاقمە گروپێکی لە پشتنی ئێمە خۆمان خۆڕسکانە دوو داواکاری سادە و ئاساییمانەیە ینی پێویستی نەدەکرێت ئێمە بۆ جادە و ڕێگاوبان و کارەبا لێرە کۆبینەوە بەڕاستی عیبەیەکی گەورەیە بۆ حکومت چونکە کارەبا لە هەموو وڵاتان کارەبا فولە دەبووە لێرەش کارەبا هەبێ ینی هەیە بەڵام دەیفرۆشێ بە شوێنی تر ئێمە داواکاری سەرەکیمان زیادکردنی کاتژمێرەکانی کارەبایەوە هەروە باشکردنی ئەو ڕێگایە ڕێگاکە تەنها بۆ ئێمەش نییە چوار پارێزگای کوردستان هاتچۆ بەو ڕێگایەدا دەکا وەکو دوهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە یعنی تەنها ئێمە سود لەو ڕێگا نابین هەموو کوردستان لەسەر ئەو ڕێگای هاتچۆ دەکا ئیسفادەی بۆ ئەوان هەیە بە تایبەتی داواکاریم لە سنووری ئیداری ڕاپەڕینیە بەڕاستی حەقە بێن پشگیریمان بکەن بەشدار بن لەگەڵ ئێمە لە خۆپیشاندان و داواکاری ئێمە داواکاری ئەوانیشە ینی ئێمە بەڕاستی کە لێرە کۆبوونێتەوە سنووری ناحی خەلەکان و گوندەکانی چواردەوری داواکاری هەموو خەڵکی کوردستانە تەنها داواکاری ئێمە نیە حەقە هەموو کوردستان بە گشتی پشگیریمان بکە من پێرێ بۆ مایکە بەڕێزی ئێوە قسەم کرد کە باسی ئەوم کرد من مامۆسایەکم دەتوانم ده هەرێم حکوومەتی ئاوا بەڕێوە بەرم ئەگەر ئیدارەدان و حکوومەتداری دەوڵەتداری ئاوا بێ حکوومەتێک ئاوی نەبێ کارەبای نەبێ خزمەت گوزاری نەبێ معاشی نەبێ ئەوەکەی دەوڵەتداری هەموو کەس دەتوانێت ئاوا دەوڵەتداری بەڕێوە بردن بکە بەڕاستی بەڵام حکوومەت جگەلەوەی ئەو خزمەت گوزاریانە هیچی ناکا بەرامبەر ئەوە زەریبە سەرانەسەنی لە 300 لەسەر هاوڵاتیان لەسەر خەڵکی قوربەسەر و داما و لە قەما زیاد کردووە پەیامی تۆ چییە؟ ئەمە زۆرترین تام بدوێنم ئێمە هاتوین دەنگی ئەوە بگەێنین ئێوە 5 ڕۆژە لەسەر شەقامن ڕێگاتان داخستووە بەرپرسانی ئەم سنوورە هەم بەرپرسی ئیداریەکان هەم بەرپرسانی باڵای حکوومەت پێتان وایە پەیامەکانی ئێوان پێ نەگەیشتووە؟ بە تاکید پێیان گەیشتووە بەس وەڵام نادەنەوە پێیان گەیشتووە چۆن پێیان نەگەیشتووە ئێمە 5 ڕۆژە لێرەینە لەو سارد و سەرمای خۆ چۆن نەگەیشتووە گەیشتووە بەڵام جواب نادەنەوە لەبەرەوەی ئەوە دەسەڵات نیە ڕاستی ئەوە چەتەگەری و مافیاگەریە ئەوە دەسەڵاتی پێناڵێن بۆ بۆ کچە مۆدیلی پارایە 25 دەفتەری دەن بە جیب گڵاسی بۆ میلەتی ڕەشوڕوت و داماو نییە بەزەوە دەسەڵات نییە ئەو مافیاگەریە ئەوە دەسەڵاتی پێ ناگوترێ ناوچەیەکیان دە استراتیژی بێکە ئەم سێ پارێزگای پێکەوە بەستێ بۆ ئەمە ڕێگەی هاچوو بۆ خۆشان نییە کە لێرەوە وەڵا بۆ چاشی ناخن بە کەیفە چاشی ناخەندنا پارەوە خۆڵێ پارە بۆ نییە پارە بۆ هەموو شتێ بەس بۆ خزمەت گوزاری نییە بۆ مامۆستای نییە موچە نییە ئاو نییە کارەبا نییە یاخرەتی حکوومەتایەتی چۆنەوە دەبێ داهات زۆرە بەڵام خراپی دارەدانێ داهات زۆرە نەکرد زۆرە هەر داهات زۆر زیاترە لەوەی هەیە بەڵام نایدن بە کەیفە نایدن خراپی کارەبا لەم سنوورە خراپی کارەبا لەم سنوورە بە تایبەت بۆ گوندنشینەکان چی زیانێکی بۆ کە مەسەڵەن بەرهەمی سپیان زیانی زۆر بوو یەک لەوانە هەندێک گوندم پێش دێت چۆل بە بەرەو چۆلبوون ڕۆیوە یعنی ئێساوە چۆل بووە دەڕوا خەڵکەکە کارەباوە ئەو نەبێ خەڵک دەڕوا یەک خەڵ هەر بە زەریبەی و سارانەی کە بێردا دەڕوا بۆ جادەیدا دەتوانن و جادەی پێچاکەن هەر بە زەریبەی و سارانە بە زەوان نایکەن دوو خاڵشکە لە ناحی خەلەکان هەرچی تەنکەری نەوتە بەوێدا دەڕوا خەڵکێکی زۆر تووشی سەرەتانی بوو باوەڕکە گەڕەکی وایە دوو کەس تووشی سەرەتانی بوو ینی لە ڕووی تەندروستی ئەو دووکەڵا ئەو ژاوە زیانی زۆری لە خەڵکی داوە سامانە سروشتیە نەک بوون نەبووتە خێر و بەرەکەت بووە وڵاتیان بووە بەمای زیان ئەرەوەڵای بۆتە زیانێکی گەورەش لەبەر ئەوەی یەک سایتە ناو خەلەکان یعنی ئەو هەموو سارە تەنکەرە ڕۆژی وایە 1000 تەنکەر بێدا دەڕوا قابلە دوانۆکسیدی کاربۆن دروست دەکا ئەم دووکەڵە دەچێتە ناو تەندروستی خەڵکی دەچێتە ناو دوکانەکان بۆ شتانە دەنیشێ و خەڵکیش دەیخوا تووشی نەخۆشی دەبێ بەڕاستی خەڵک نازانە بەس دەستی پێ ناکە بەس ژمارەی زۆر تووشی سەرەتانی بۆ خەڵک لە خەلەکانە من ڕێژەکە زۆر بەرز بووتەوە زۆری ئێستا چارەسەر لە خەستەخانەی هیوا وەردەگرێت باوەڕکە بێمە لای تۆ مەسەڵەن ئێوە دوور لە کەسوکارەکەتانن لە خێزانەکانتاندا بڕاوناتونەتە ژێر ئەم خێمەیەوە پێشکی بە خێراتن دەکەم وەڵی هەند قسەکان هەمووی دووبارن ئەوەندەی دەڵم داوا لە حسەرۆکی حکوومەت یاریمی کوردستان دەکەم کەوا ڕێگە بدە بە جیمانی کوردستان لە حدودی خۆمان ئەو ڕێگەبانە بۆ خەڵکی چاپکە داوا لێکی بکەم کارەبایەکەمان بۆ چاکە ئەو جادەبانێت چاکە بۆ من نییە بۆ هەموو خەرج کوردستانە هیچ کەم داواکاریم ئەوەن دێر داوا لە حسەرۆکی حکوومەت یاریمی کوردستان دەکەم لە ئەنجومەنی وەزیران دەکەم بەهانە ئەو خەڵکەوە بێ ئەو ڕێگەبانەی بۆ ئەو خەڵکی چاکە ئەو کارەبای ئەو خەڵک چاکە باچی دی خەڵک ئەو نەهامەتی نەکێشێ
بەڕاستی حاڵێکی زۆر ناخۆشە ئەو میلەتی تێدایە بەخێرات نەدەگەن سەرچاوم دیارامانە پامی زۆربیان وەرگین ئێوە وەکو هاوڕەکان دەڵێت 10 ساڵە بێ ناو بەنە ئاو خۆپشاندانەکەن ئەمە نیشانەی دووبارە بوونەوەی خۆپشاندان و ناڕەزایەتەکەندا نیشانەی ئەوەیە کە پەیامەکانتان ساڵانی پێشوو نەگەیشت و یاخود ئەوەیە دەسەڵات خۆی لێکرد نیشانەی دەسەڵاتی گەندەڵی ئەو حکوومەتەیە ئەگە حکومڕانی بەون و عەشێوازەی بێ ئەمە دەتوانم بۆ جیرفانی خۆم بێتوانم دەوڵەتان بەڕێوە ببم نەک سێ محافەزەی هەرێمی کوردستان ئەگە بۆ جیرفانی خۆم بێ ئەمە دەتوانم دەوڵەتی ڕێک ئەها بەون و عەشێوازەی بەڕێوە ببم یعنی ئەوە حاڵە نەکارەبا هەیە نەجادە هەیە ئەوە هەموو دۆڵی خەلەکانە دەزانێت لەسەر ئەو جادە و بانەی یعنی بە یەک سعاتی نەبەر 3 جەنازە گەشتەوە بەردەرگاکەمان لەبەر خراپی ڕێگاکەی ئیدی ئینجا چمان بۆ حکوومەتێ هەبێ یعنی کاتی ئینتیخابدا لە کاتی ئینتیخابدا هەر هەمویان دێنە سەر مەسرع دەنگمان پێ بدەن یعنی چۆنی بڵێ لە دەڤەری بیتوێن و ڕاپەڕین کە یەکەشی وەکو بەڕێز باڤێڵ تاڵەبانی 90,000 دەنجی لەوێ هێناوە دەڵێ بابێن ئەوانە ئیخۆمانن ئاگە ئەو میلەتەی بە ئیخۆت دەزانی ئەدی بۆ بەهانای ها ئەو خەڵکەیەوە ناوی و ئەو شەقامەش بە ئیخۆت نازانی و کە سەرەکی هەموو ڕۆژێ بۆ خۆتان پێدا دێن و دەستێن و بە تەنکەرەکانتان بە مەسوولەکانتان بە هاوڵاتیتان بە هەموو حکومەتەوە کە بەس ئەو ڕێگاوبانی دەچێت کە سێ محافەزان بەیەکەوە دەبەستێتەوە هەتاوەکو تورکیا و ئێرانش بەسەر ئەو خەتێدا دەبەستێتەوە بۆ بەهانای ها 25 کیلۆمەتری قیرکەنیان بۆ ئێرانە کە ئێستا ئەولادێکی خوان نەخۆش ببێ ملیارەها دۆلاری تێ بچێ دەینێرن بۆ دوو بۆ قەتەر و بۆ هەموو وڵاتانی جیهان لە خەمی میلەت ناگەن پێ دوایە لەگەڵ میلەتەکەیان ناژین لەبەر ئەوەی گەندەڵن نەخێر ئەگەر یعنی ئەگە ئەو میلەتان ویسبە دەهاتنە ناو میلەت ئەوە 6 دانە ڕۆژە لە شوێی دنیا هەبووە 6 ڕۆژ ینی ڕێگا بژیرێ مەسوولەکە هەنەیە لێ پێچینەوەمان لەگە بکە ئەو خەڵکە بۆچی لێرە کۆبووەتەوە دیارە ئەو حکومەتە یان نابینا بووە یان ئەوەتانە کەڕ بووە بەردەوام بن لە شێوازەمان بەردەوام دەبین هەتاوەکو ئەو کاتەی حکومەت دێتە سەرخەت بەڵێنی ئەرێنیمان پێدەدە 100% دەنا ڕێگا ناکەینەوە ئامی تۆ چییە؟ زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بەخێراتان دەکەن بەخێراتتان دەکەن ئێمەش هەر وەکو داواکاری و برادران کە داوان کرد ئێمەش هەر دوو داواکاریمان هەیە بەس ینی ڕوو لە کوێ بکەین ینی داوا لە کوێ بکەین بڵێن کە وەرنە سەرخەت و کە و خزمەت گوزاریانەمەوە کەس نییە ینی لەو کوردستانی مە کەس خۆی بەبەرپرس نازانێت کەس بە خۆی بە سەرۆکی حکومەت و جێگیری حکومەت نازانێت ئەگەر ئەوان خۆیان بە سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت دەزانن چەند ڕۆژ ئەو خەڵکە ئەو هەموو گەنجە لێرە کۆبووەوە لەو سەرمال و بارانی هاتوتە سەرخەت ینی بۆ ئینسانێک نەهات حسابی ئینسانیەتمان بۆ کەن بێنە سەر شەقام و بڵێن کاکە ئێوە چیتان دەوێت ینی ئەو دۆڵی ئێمە بە خەلەکان و بە گوندەکانی و کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە بە هەموو شێوەیەک بڕۆ لەو شوێنانی کە لە هەموو شوێنەکان ناوینیانم کە تاکە ماڵک دوو ماڵ لە شوێنێک بۆ هەموو جادە کارە بە هەموو شتێکی بۆ کراوە بەس ئەوەتە گوندەکانی ئێمە بڕۆ سەیریکەن بزان هیچ خزمەت گوزارەکان بۆ کراوە بەس هیوات و ئاواتی ئەوانە نازانم بە هەدەب وا دەکەن دەیانێ بەڕاستی مەنتیقەکەمان یەکجاری بەرەو چۆلبوون بڕوە گوندەکان یەکجاری ینی هەمووی بەجێ بێڵ و بەرە ڕوو لە شارەکان کرد دەنە وەڵی شەرمە ئێمە داوای خزمەت گوزاری لەوانە بکەین ئەگەر شەرم نەبێ ینی ئەوان ڕۆژێک دەبوو بێنە سەرخەت کە بڵێن کاکە ئێوە ئەوە 7 6 ڕۆژ لە ئەو جادەیە ڕێگایەکی گشتیتان قەتە کراوە ینی ئەوە سیر نیە ینی هیچ کەسێک جواب نەداتەوە ئەو جە دووەمیشیان ینی خۆ کابرا داواکاریمان کردووە وەرە سەرخەت تۆ نای ئێمە دێن بۆ لا کاکە نوێنەری خۆت بنێرە بەسەر چاو نوێنەری خۆ پێشان دەکەن هەر شوێنێکمان بۆ دیاری دەکەن ئەمە دەچین ئەمە مانعمانی خۆ قابل ئەمە نهاتوینە ڕێگر بین ڕێگای خەڵکی ماگر پێ و ڕێگا مەرە سەقەتە کرد ئەمە بۆیە هاتوینە سەرخەت کە بە زووترین کات داوامان کردووە جوابمان بدەنەوە ئەگەر جوابیشمان نەدەن بەڕاستی ئەمە هەر لێرە دەمێنینەوە هەتا داواکاریەکانمە بۆ جێبەجێ نەکەن ئەم ڕۆژی بە دووسایتکردنی دوکان ڕانەیە هێندە تێچۆکەی زۆرە کە لە 2013 حکومەت هەر وەکو مژدانە هەموو هەڵبژاردننی لە وادی بانگەشەکەیە جۆشی هاوڵاتیان نێم سنووری پێدا و دوای هەڵبژاردن سار دەبێتەوە پرۆسەکە برا بەڕێزەکەم وەڵڵا هیچ نییە بە نسبەتوانەوە بە نسبەتوانە وەڵڵا داهاتی یەک هەفتەیە ئەمە بۆ خۆم فەرمانبەرم لە دایرەک ناتوانم ناوی دایرەکەی بڵێم بابێ بەس یەک بوجە یەک دایری بەڕێوەبەرایەتیەک کە دەکاتە 7 ملیار 22 ملیار 30 ملیار کاکە یەکمان ئەگە ئەو ڕازەکە بابێ بزانم دەگاتە یاننا ئەدی ئەو هەموو پارە و داهاتە بۆ کوێ دەچێت کاکە ینی بەس بزانم بۆ کوێ دەچێت ینی ڕۆژانە ئەو داهات و کۆ دەکرێتەوە ڕۆژانە لە باخەکان دەبرێ و کەس نازانێت پارە بۆ کوێ دەچێت
يعني سەیرە ینی ئەو خەڵکە ینی نازانم بە تەمای چن ئەوانە یان ئەوە تاوان بێبەری بوونە دەیانەوە یەکجاری واز لەو میلەتێ بێن و بۆ خۆیان شوێنێک بدۆزنەوە و وەکو ئەو سەرکردانێک کە هەڵێم ئەو میلەتێ بەجێبێڵ و دیارە نیازی ئەوانە دەنایەت شۆشتی وا دەبیانێت و لە 33 ساڵ 34 ساڵ ینی بەڕاستی خزمەت گوزاریەک بەو شێوەی ئەو میلەتی ئەوها لێ بکەی تعزیبی ئەو میلەتی ئەوها بدەی ئەو میلەتی ئەوها بچەوسێنەوە ینی لە بەچی خزمەتمان نەکردوونە بە دواتان نەکردوونە شەیدمان نەداوە چمان بۆ ئێوە نەکردو کاکە ینی ئەوە شادی دەدا ئەو دۆڵی خەلەکانی لە هەموو ناڵێم لە بزەبن لە زۆربەی مەتیقەکان لە زۆربەی مەتیقەکان ئێمە زیاتر ینی بەڕاستی تەسهێمان بۆ شۆرشانە داوە هەتا شۆڕی تازە و شۆڕی کۆنیش ینی زۆر شەرمە ینی نازانم بڵێم چی وەڵی من شەرمەگە بڵێم داوای خزمەت گوزاریشتان لێ دەکەم لەبەر ئەوەی ئەوانە خۆیان بە نوێنەری خەڵک نازانن ئەگە خۆیان بە نوێنەری خەڵک بزانن دێنە سەرخەت ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ 34 ساڵ نەتوانی کارەبایەکی بکەی 24 ساعت ئەدی خۆت بەچ دەزانی کاکە ئەدی بۆ خۆت دەڵێ من دەوڵەتم بەس دەوڵەتی بەس حکومەتداری وا دەکە بەس پارەی لە خەڵکی بستێنی و میلەتەکەی بچەوسێنیەوە بەس بۆی ئێوە دروست بوونە بەس ئێوە هاتوونە هاندانی ینی بەڕاستی میلەتەکەی خۆتان بچەوسێنەوە بەس بۆی هاتوونە سەر حکم ینی لە بەرچی وا لەو میلەتی دەکەن ئەو میلەتە بۆ ینی چیە کەوتۆتە بەردەستی ئێوە ینی نازانم بەتەمای چنەوانە کەی دێنە سەرخەت کەی فکر لە خۆیان دەکەنەوە کەی فکر لەو میلەتە ڕەش و ڕوتەی دەکەنەوە کە ئاوڕە لەو خەڵکی بدەنەوە بەڕاستی یعنی ئەوە کاکەمە 17 گوند 18 گوندی کاکە وەرە بۆ تەماشای کە بزانە هەمووی چۆر بۆ یانە کابرا بۆ چۆر بووە کاکە خزمەت گوزاری بۆ نەکراوە جادەی بۆ نەکراوە مەکتەی بۆ نەکراوە خەستخانەی بۆ نەکراوە دەبا کابرا ئەو گوندێک کەلێتی دبابێ خزمەت گوزاری بۆ بکە جادەی بۆ بکە خەستخانەی بۆ بکە هەموو خزمەت گوزاریەکانی بزانم دەڕوە بیری بۆ لێدا بزانم دەڕوە ناڕوە بەس کاکە هیچی تێدانەمەوە ئەو خوار خەلەکانی ئەو گوندانە 6 گوندی هەمووی چۆر بوو کاکە کەسی تێدانەمەوە دەبڕ پێ ئاز دەکەی بۆ خۆدا وەک خەڵکی ئەو مەتیقەمان لەکنەی گوندەکان کاکە هەموو گوندەکان هەمووی 6 ماڵی تێدا ماوە بە قەمیشت بە هاڕیشت بە بڵێن بەکوێ بە قەڵاتی کوێ هەموو گوندەکان کاکە چۆر بوو کەسی تێدا نەما یعنی ئەوان هیوایەتیان ئەوەیە بەڕاستی مەتیقەکەمان چۆل بێ و کەسی تێدا نەمێنێ و بێن بۆ خۆن ئەو سەروەت و سامانەی ئێرەشی تێدا خەڵکان بەرەو شار بڕۆ ئێرەش داگیرکەن و بێخوێن بۆ خۆیان بێن فێلاوشی لەسەر دروستکەن و خەڵکەکە بۆیان چۆرکە هیچی کانەمەوە دانە بەڕاستی هەتا کەی یعنی بێزار بوونێ وەڵڵاهی نە ساڵک نە 2 ساڵ نە 3 ساڵ نە 4 ساڵ نە 5 ساڵ یعنی بەڕاستی هەتا کەی هیچێکە قبول ناکەین ئەگەر ئەوان بێنە سەرخەت دەنا بەڕاستی ئەمەش هەروێسی زیاترمان دەبێ یعنی ئەو هەموو خەڵکە یعنیەت و هەفتە 6 ڕۆژ لەو سەرمای لەبەر ئەو خێوەتە هەموو گەنجە جوانە لێرە کەوتووە ئەتو هاوڕێکی دێن دەوێت تا کەیجی کاکە زۆر سوپاسان دەکەم بە تۆ بدوێنم وەکو گەنجێ مەسەلەن ئەگەر ئەستێ سەر پێ عەزت نەبێت مەسەلەن ئەم فەرامۆشکردنی گوندانە چی لێکەوتێکی خراپێ بێ مەسەلەن ئەگەر هەمووی ڕووبکات لە شارەکان وەکو تر حکومەت دەڵێ پلانی ئاودانکردنەوەی گوندەکانمان هەیە لەم لای شەوا بینی دانیشتوانی گوندنشین بەدەست خزمەت گوزارە سەرەتایەکان و یاخود نەبوونی خزمەت گوزارە سەرەتایەکانەوە گازندە و گلەییانێ لێکەوتەی خراپی چۆبوونی گوندەکان چی سەرەتا بەخێر بێن دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز و تەواوی کەناڵەکانی ڕاگەاندن بۆ گەیاندنی پەیامی دەنجی ناڕازی هاوڵاتیانی سنووری دۆڵی خەلەکان بە گشتی بەڕاستی ئێمە لە ماوەی 1 ساڵدا ئەوە سێم جارە ئەو شەقامە گشەی نێوان هەولێر سلێمانی و سلێمانی بیتوێن و پژەر بە گشتی ئەو شەقامە دەگیرێ لە ماوەی ئەو سێ جارەدا تا ئێستا جارێک نەبوو بەرپرسێک بەڵێنێک بدا تا ئێستا بەرپرسێکمان نەبوو بێتە سەرخەت جوابی هاوڵاتیان و دەنجی ناڕازی هاوڵاتیانی سنووری دۆڵی خەلەکان بداتەوە ئەو ڕێگا گشتەی ئێمە لەسەری وەستاوین تەنهایی ئەو سنوورە نیە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێیدا سوودماندن بەڕاستی لە ڕووی حکومڕانیەوە ئێمە چەند مانگێک لەمەوبەر بەرنامەیەکمان پێشکەش کرد لەسەر لە کەناڵهەش ببوورە تا ئێستا بەرپرسێک لە دوای ئەو بەرنامەشەوە چەند بەڵێنێکی نادروستیاندا چەند بەڵێنێکی درۆیاندا بەڵێ ساڵەیە کە سێ جارم ڕێگەیەتان داخستووە هیچ بەڵێنێکی کۆنکرێتی لەلایەن بەرپرسە باڵاکانی حکوومەتەوە دراوە کە هەم پرۆژەی دووسایتکردنەکە تەواوبیان دۆخی کارەبا چاکردن تا ئێستا ئەو کاتە دوو بەڵێنیان پێداین یەکێک لە بەڵێنەکانەوە بوو دابینکردنی چەند بەژمارە چەند عەمودێک بوو کارەبای هەندێک مەعمەل لە سنووری بیتوێن و پژە لەسەر ئەو خەتە لابرن و هەروەها لابردنی تانکەرەکان و بارهەڵگرەکان لە ناو بازاڕی خەلەکان قەڵەباڵغی و
قەڵەباڵغەکە لە ناو بازار خەلەکان هێڵم بیبەنە پشتی خەلەکانەوە ئەوە کولفەتی زۆر زەرکەم بوو کە بەڕێز ناحیە بەڕێوەبەری ناحیە خەلەکان ملیارێک و 12 ملیۆن دیناری ویستووە کە ئەوان جێبەجێ نەکردو بە تەما بوون ئیدارەی گشتی یەکێتی دابینی بکات بە قەرز بیدا بە حکوومەتکەوە لەو قەرزەش پەشیمان بۆتەوە یعنی ئێمە ڕووی داواکاریمان چەند جار بۆ سەرۆکی حکوومەت بۆ بەرپرسانی حکوومەت بەرز کردوێتەوە بەڵام با ڕووە ڕاستیەکەی ئێمە لەو سنوورەدا تەنها بۆ دوو شەخص بێ یەکەشیان باوەڵ تاڵبانی وەکو سەرۆکی حیزبی یەکێتی دووەمیان قوبا تاڵبانی وەکو جێگری سەرۆک وەزیران کە بەرپرسی یەکەمی ئەو سنوورن بەڕاستی لە دەنگدانی ڕابردوو ئەگەر هەمومان ئاگاداری ئەوەی بووین کۆڵان بە کۆڵان گوند بە گوند شەقام بە شەقام لە سنووری بیتوێن و پشتدا دەگەڕا بۆ کۆکردنەوەی یەکدەنگ بۆ بەرپرسەچی بۆ خۆی کەسێکی ئامادە نییە بێتە ئێرە هاوڵاتیانی دەیان گوند و سەدان شوێن لێرە ئامادەن ئێستا بەڵێنەشیان پێ بدا بۆ جێبەجێکردنی و پرۆژەی دووسایدە و زیادکردنی کارەبای نیشتیمانیمان داوای ئێمە داواشی قورس نییە بەڕاستی ئەو داوای ئێمە کە ئێستا داوای 25 بۆ 30 کیلۆمەتر پرۆژەی دووسایدکردنی بێستانە دوکان دەدەین لە هەمان کاتدا کە سەیری هەولێر دەکەین دەربەندی گۆمەسپان بە پێشچاوی هەموو هەرێمی کوردستانەوە بە چ شێوەیەکیشی لێ دەکرێت 400 زیاتر لە 400 مەکان ئیشی لێ دەکات پرۆژەی ئێمە دەستی پێکردوێتەوە یەک حەفارە ئیشی لێ دەکات یعنی هاوڵاتیەک ئەگەر یەک خان و دروستکە ئیشەکی سەرەتایی بکە زیاتر لە حەفارە سۆفلەک دەتوانێت بۆ ئیشی بکە ئەی بێ بۆ حکومڕانیەک لە سنووری سەوز حەفارەك لە پرۆژەی وا گەورە ئیشێ بکە بەڕاستی پرۆژەی دەربەندی گۆمەسپان پرۆژەی جوسایدی کۆیە هەولێر لە نێوان شارێک بۆ شارێکی تر لەژێر یەک حکومڕانیە چی واتە و دەلالەتی دەلالەتی یەکەم زەغبوونی دوو ئیدارەی لە حکومڕانی هەرێمی کوردستاندا ئەو پرۆژانەی کە لە سنووری زەرد لە ژێر فەرمانڕەوایی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دەکرێت یەک پرۆژە بۆ سنووری سلێمانی جێبەجێ ناکە بە تەحەداوە ئەمە دەیڵێن ئەوە لە پێشساوی هەمومانە ئەدی بۆ قبول دەکرێت لەلایەن بەرپرسانی سنووری خۆمانەوە بۆ بەشدارن لەو حکومڕانێکی ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت جێگری سەرۆک وەزیران کە کاقوباتە ئیشی چیە لە ناو حکومڕانی هەرێمی کوردستاندا بۆ وەڵامێکیان نەتا ئێستا دانی بەڕاستی ئیشەکەی داواکاریەکەی داواکاریەکی قورس نییە لە یەک ساڵدا ئەیبەیە باشترین ڕێگە سەرەکیترین ڕێگە لە نێوان دوو مەحافەزەی دیاری هەرێمی کوردستان کە یەکێکیان پایتەختی هەرێمی کوردستانە یەکیان پایتەختی ڕۆشنبیریە ئەو شەقامە گشتێ دەگیرێت تا ئێستا بەرپرسێک نە لە حکوومەت نە بەرپرسانی سنووری خۆمان نەهاتوتە سەرخە جوابیان نەداوینەوە لە پێناوچی دەنگدان کۆتایی نهاتووە دەنگدان لە پێش ماوە دەنگدانمان لە پێشە یعنی دێنەوە ناو ئەو هەڵاتەیە بەڕاستی چ قسەیەک دەکەن چ داواکاریەک دەکەن چۆن داوای دەنگدان دەکەنەوە ئەو جارەی یەک ڕاستی هەیە بە هەمومان بیزانین دەرچوونی ئەوان بەڕاستی جواب نەدانەوەی ئەوان بە دەمنەهاتنی ئەو بەرپرسانی خۆمان بەڕاستی عەقڵیەتی میلەتی ئێمەیان پێواوە ئەو دەنگەی ئەوان هێناویانە ئێمە دەنگمان پێداونەوە ئەو جارێ هەڵخەڵەتێنراین دەیڕوخێنین کۆتایی پێدەین کۆتاییان پێهێنا جادەیان هەموو کاور کرد شەقامەکانیان بەگشتی داخست تا ئێستا ئەو داهاتی لە سنووری ئێمە بە 100 ملیۆن دلار ماگانە بە 100 ملیۆن دلار داهاتی لە پارێزگای سلێمانی بەڕاستی دەست دەکەوێت ئەی چی لێ دەکرێت بە قسەی حکوومەت و بە قسەی هەر هەمویان هەتا ئێستا داهات دینارێک ناگەڕێتەوە ناو خەزانەی حکوومەت باشە چ لەو داهاتە دەکرێت ئەوانە هیچ شتێک نەماوە پێی نەگەن هیچ شتێک نەماوە نەیکڕن هیچ شتێک نەماوە بۆ خۆیان دەستکە و دەستیان نەکەوێت چێژی چ لێ دەبینن لە کاتێکدا هاوڵاتیانی خۆت بەو برسێتێ بژی لە کاتێک بەو نەهامەتێ بژی ئێستا لەو بارانەدا کە دەستی ئێوەش خۆش بێ ئامادە بوونە بۆ گاندی ئەو پەیامە لە ژێر چادرێک بەو بارانە شەوانە چەند گەنجێک لێرە دەبێنەوە لە پێناوچی داواکردنەشی مافی سەرەتاییە کە ئەویش پرۆژەی بە دووسایدکردنی 25 بۆ 30 کیلۆمەترە چەند ملیۆن دلارێکی کەمی دەوێت تەحەدا دەکەم داهاتی 7 ڕۆژی سنووری پارێزگای سلێمانی نییە مەرزەکانی سلێمانی نییە داهاتی کارەبامان داهاتی باز و غرام و خانوبەرە یعنی ئەو مەداهاتە لە سنووری سلێمانی چی لێ دێ بەڕاستی ئێمە بەڕاستی من ئێستا ئەگەر حاشاکی وەشتەشی جوانیە ئەگە دەست بە دزیە بکەم دەوڵەمەندەشی زۆر باشم لێ دەردەسێ دزیکردنیانی چی بە هەر یەکەمان بگوترێ دەست باوەڕکە ئەوەندە بەسەر شۆڕی دێنەوە ناو ئاوادانیا توانای ئەومانە بینە ناو ئاوادانیا هەموو میلەتی کورد بەوانە دەڵێن دز باشە باکیان پێی نییە لە پێناوچی
تەواوی میلەتی ئەو کوردستانە پێیان دەڵێن ئەو داهاتە دەزن بۆ خۆیان تا ئێستا باکیان بۆ شتە نەبووە لە دەنگدانەکان دێنەوە هەر گوایە ئەوان نەبوونە بەڕاستی لە پێ ناوچی بەڕاست جا بۆیە من داواکارم لەو هاوڵاتیە بەڕێزانە پەیامێکیژانی ئەو خۆپیشاندانە پەیوەندی بە هیچ حیزبولایەنەکەەوە نیە هەڵبژاردنە بەڕاستی گربوونەوەیەکی خۆڕسکانەیە مەدەنیانەیە هیوادارم هیچ حیزبێک بە تاگڕەوی نەیکاتە دەستکەوت بۆ خۆی و ئەو هاوڵاتیە بەڕێزانەی لێرەشن ڕێگە بە هیچ لایەنێکی سیاسی نەدەن بە تاگڕەوی بێن ئەلێرە قسام بکەن ئێرە هاوڵاتیانی تەحەدا دەکەم ئەوە هەموو ئەو بەڕێزان و مامۆستا بەڕێزانەش ئاگان لێیە پارتی تێدا یەکێتی تێدا بەرەیگەری تێدا گۆڕانی تێدا یەکگرتووی تێدا کۆمەڵی تێدا کەواتە ئەوە گربوونەوەی میلەتە داواکاری مافی سەرەتاییە پەیوەندی بە حیزبەکانەوە نییە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە ئەوەی بەشدارە تەواوی هاوڵاتانی سنووری دۆڵی خەلەکانە بەگشتی بەڕاستی زۆر سپاس پەیامی تۆ مامۆستاگیان هاوڕێ و خەڵکی سنوورەکە باسییان لە معاناتەکان کرد ئەمە دەرخەری چییە بەرپرسان بەر لە هەڵبژاردنەکان خەڵکی ئەم ناوچە دوورودەستانیان بیر بکەوێتەوە ناحێ و قەزا دوورودەستەکان دو هەڵبژاردن فەرامۆشیان بکەن بە بەسیترین نمونەیەوە تا 5 ڕۆژە لەسەر ڕێگای سەرەکی خەلەکانن داوای کارە باکەن کە خزمەت گوزارێکی سەرەتایی سەرەتا بەخێربێن سەرسەر و سەرچاوان بەخێربێن کەناڵیکەین هێن و ستافەکەی حکومەت لەبەرەوەی ساری چاچی پێیە مەسئولەکان بۆ نمونە بە کۆپتەرە هاتوچێ دەکەن سارەکانیان تاسەی ناخوێنێتەوە فەرمو گەنجەکانمان هەموو سەری خۆی هەڵگرت هەر هەمووی لە ئاوی ئیجەی داخنکە بۆ نمونە ئەوڕۆ گەنجێکی گوندی کانیوەتمان تەمەنی 17 ساڵ بووە تەرمەکەی لە بەریتانیا هاتەوە سەری خۆی هەڵگرتووە لە داخی ئەو حکوومەتەی ئەگەر حکوومەتەکە بۆ میلەتەکەی باش بێ و جادە و باند هەبێ و کارەبا هەبێ و ئیش هەبێت گەنجەکانمان بۆ وڵاتە جێدێلن دوایە بۆ خزمەت گوزاری پێشش بەم ناوچە دوورودەستانە ناکرێت مەسەلەن گرنگی بەس بە سنتەری پارێزگاکانە درێت بەڕاستیەوە دوو ئیدارەیە ئەوە شتێکی ئاشکرایە ناتوانێت هیچ کەسێک نکۆڵی لێ بکە بەڵام پارتی بۆ نمونە فەرموچە احتیمامێکی بە شاری هەولێر داوە دهۆکی داوە بەهەرحاڵ ئەو زۆنانەی لەژێر دەسەڵات سەرۆکی حکومەت بێ خۆ سەرۆکی حکومەتی هەموو ناوچەکانە آخر ئەوە ڕێککەوتنەکە لە بینی خۆیاندا من داوا لە بەڕێز کاک مەسرور بارزانین دەکەم داوا لە بەڕێز کاقوباتی دەکەم چاوەک بە وەزعی ئەو میلەتەیدا بخشێنەوە داواکاریمە داواکاریەکی زۆر سەرەتاییە داواکاریەکی زۆر زۆر ئاسانە جادێ و کارەبای 24 ساعتی هیچ شتێکی تر نییە سەرت خۆش هەڵبەت لە پێناو گەیاندنی پەیامی زۆرینیان ئەگەر وێنەگرەکە دیمەنەکانی نێو چادرەکە پیشاندا تا دێ چادری ناڕازێتەکانی خەڵکی سنوورەکە قەرەباڵەخترە بێ وەچین توێژی جیاوازتر ڕوێدەن سەرباریەوەی کە کەشوهەوا سارد و باراناویە بەڵام ئەمان گەرم و گوڕن لەسەر داواکاریەکانن وە خاڵی گەڕانەوەیان بۆ نێو ماڵ و مناڵی خۆیان وابەستە کردووە بە جێبەجێکردنی داواکاریەکان مامۆستا ڕەنگەی تر لە کۆتایی بەرنامەکە نزیک بینەوە ئەمێ بپرسم ئێستا خەڵک ئەگەر هەستێستا پێ مامۆستاجەم ببوو ئێستا خەڵک بۆ داواکاری خزمەت گوزاری سەرەتای هات بێتە سەر شەقام و ڕێگای سەرەکی داخست بێ دەسەڵات باکی بەمە نەبێ ئەمە تووڕێی زیاتری خەڵکی بەدوایانە بێگومان بە تاکید تووڕێی زیاتری بەدوادادێ بەڵام هاوڵاتیانی خۆمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی هاوڵاتیانی ئەو سنوورە نایەنەوێ شتێک بکەن کە بێتە مای تێکدانی وەزعەکە بەڵکو ئەمە دەمانەوێت خۆپیشاندانێکی ئاشتیانە هێمنانە بکەین بەرپرسان و مەسئولانی حکوومەت ڕووی دەمان لە حکوومەتە لە هیچ حیزبێک نییە بەرپرسانی حکوومەت بێنە سەرخەت زوو وەڵامی ئەو خەڵکە بدەنەوە وەک بەڕێزان باسییان کرد ئەو جادە تەنها جادەی خەڵکی خەڵەکان نییە جادەی تەواوی خەڵکی هەرێمی کوردستانە دەتوانم بڵێم جادەی هەر چوار پارچەی کوردستانە هەچکە هەر چوار پارچەی کوردستانی سووریا نەوتی سووریا بەو جادەی دەڕۆ بۆ ئێران عزەکەم بزانی لە ئێرانەوە ئەشادێ بەو جادە دەڕۆ بۆ خواری و عێراق و بۆ هەولێر و بۆ سنوورەکانی دیکە بۆیە داواکاری خەڵکی ئێرە کە لێرە گربوونەوە داواکاری هەموو خەڵکە داواکاری هەموو خاوەن تەکسیەکە هەموو خاوەن سیارەیەکە هەموو خاوەن بێساری کشەکە بە سیارەی خەت بێرە دەدێتن بە هەر شێوازێک بێت ئەوە بەڕاستی داواکاری هەمووانە بۆیە ئەمە داواکارین حکوومەتی هەرێم زوو بێتە سەرخەت وەڵامی ئەو خەڵکە بداتەوە دوو داواکاریە داواکاریەکان قورس نینەوەی باسمان کرد چاکردنی ئەو جادە بە سەریعی
بەسەریعی بە زووترین کات چیت کە چاوەڕێ نەکەین لەوەتەی ئەو جارە دەست پێکردیە بە سەدان خۆشەویست و عازیزمان بە ئومێدی ئەو بین بەسە ئەو جوسایی دەبڕن بەڵام ئێستا وەفاتیان کردو نایان دیت ئێستاش گومانم وایە ئەوها بڕوا بە سەدانی دیکەمان وەفات دەکاتن هەر بە مردنی خۆیان بێزگەلەوەی بە کارەسات لە ماوەی 1 ساڵی ڕابردە زیاد لە 70 کارەسات 70 قوربانی لەو جارەی کەوتیتەوە بەڵام حکومەت باچی بەوە نییە لە کاتی هەڵبژارن و ئینتخاباتەکان دێن کۆمەڵک درۆ لە بۆ خەڵکی دەکەن دەڵا ئەو هاتان بۆ دەکەن ئەو هاتان بۆ دەکەن دوایی هیچ وا دەزانن خەڵک ئەو شتان لەبیر دەچێتەوە و داواکاری دووەمیش کاکە کارەبایە وەڵای عیبە بەڕاستی ئێستا مەلۆ کارەبای لێرەینە دەبوو ئێستا حکومەت بۆ خۆی بەهات باە خدا هاتە بۆ خۆی کاکە من پێم خۆشە حەقم پێ بدە حەقشم لێ بسەنە ئەتوو پارەی جادەم لێستنی پارەی ژینگەم لێستنی پارەی نامچیم لێستنی غەرامات و نامچی بە زیاد لە 400 ڕێگە بازە خسەر هاوڵاتیان هەر هاوڵاتێک هیچ شی نەبێت لەو کوردستان لە ماڵی خۆی دابنیشە باجی لەسەرە معقولە باز هەموو هاوڵاتیان بزێنی بەڵام نەتوانی زادێکی خۆشان بۆ دابین بکەیت معقولە باز وەرگێ بەڵام نەتوانی کارەبایان بۆ دابین بکەیت کاکە لێران دەتوو بەرمیلی نەوتی مەفرۆشە بە 28 دلار وەرە بیدە بە هاوڵاتی خۆی بە 50,000 دینار قبولیتی وەڵڵا کوالێتیی بەرزی بۆ دابین بکە کارەباشی باشی بۆ دابین بکە کارەبای 24 ساعتی بۆ دابین بکە عیبە لە دوای 33 ساڵ ئێستا هەرێمی کوردستان بێکارەبا بیتن عیبە بەڕاستی لە شەوە لە نیوە شەوە کارەبا بکوێتەوە لە گەرمای هەویندا بکوژێتەوە لە سەرمای زستاندا بکوژێتەوە لە ئێستادا هیچ ماڵێک لەو سنوورە نییە بە کارەبای نیشتیمانی بە کارەبای حکومەت بتوانانی گیزەرەکەی ماڵی گەرم بکات ئەوە خەڵک گەیشتە تەواو ئاخر تنوکەی نەفەسێتی بەرپرسانی حکومەت کار بەدەستان بەتەمای چین دوو ڕۆژی کە دێن ناو خەڵکی و خۆتان بە خاوەنی ئەو میلەتە دەزانن میلەت تا ئێستاش ئێوە بە خاوەنی خۆی دەزانێتن بەڵام ئێوە بێوەفان ئێوە بەڕاستی لە ئاسی هاوڵاتیانی خۆتان تورکیەک و فارسێک باشتر و چاکتر ڕێزەگەن تا هاوڵاتیانی خۆتان ئەوە کارەساتە بەڕاستی بزانێت لە ئەوروپا ئەمریکا لەو سەری دنیاوە دێ شەڕ دەکات بۆ ئەوی هاوڵاتیانی خۆی چاک بژی داهات و سەرخان و ژێرخانی من و تۆ ئەم ئەوڵات و ئەوڵات دەبا ئی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبا بۆ ئەوی هاوڵاتیەکەی خۆی باش بژی چەند ڕۆژێکە ئەگەر لە کالیفۆرنیا کەوتیتەوە زیاد لە 150 ملیار دلاری لێکەوتیە پێم وایە ئەمریکا لەوانەیە بە ماوەی 1 ساڵ هەمووی چاپ بکاتەوە لەسەر داهاتی ئەو وڵاتەی ئێمە ئەی بۆ وڵاتی ئێمە بە ماوەی 33 ساڵ هەر لە دوای 2014 بە حساب بە سربەخۆیکردنی ئابووری و نازام چی و چی نەفس سربەخۆ فرۆشتن و دوای ئەو هەموو ساڵە نەوت فرۆشتن ئێستا حکومەتی هەرێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان 32 ملیار 33 ملیار دلار قەرزارن لە کوێی دنیایەوە خەڵک نەوت بفرۆشە بەڵام قەرزار بێتن تورکیا نزیکی ئێمە نەوتی نییە بەڵام قەرزاری نەوتێ نییە خەڵکەی بێنەوت نییە خەڵکەی بێغاز نییە خەڵکەی بێجادەوبان نییە هەموو ئەوانەی کە گەڕابن وڵاتان گەڕابن چوبنە لای کەمەگەر نەش گەڕابن لە تەلەڤیزیۆنەکانتمان زادەوبانی وڵاتان دەبین کاک هەموو ئۆتۆبانە خۆم بینومە ئاخر قسەم ئەوە بێتن بڕۆ وڵاتێکی وەکو سعودیە لە عەرعەرەوە دەڕۆی هەتا کو مەکە و مەدینە زیاد لە نزیکەی 1800 کیلۆمەترە هەمووی جۆ سایدی 1 سایدی بەقەت 4 سایدی ئێمە هەیە کاکە 1 سایدی بەقەت 4 سایدی ئێمە هەیە لە هەردوو لە شۆستەکەیشی بەس شۆستەکەی بەقەت دوو جادە ئێمە بەری بەس یەک لە شۆستەی بەقەت دوو جادە ئێمە بەرینە یعنی بەرپرسانی حکومت بۆ خۆتان ناچنە ئەوروپای معقول ئەوان شەرمیان بۆ خۆی بۆ سەری ساڵەکان لە وڵاتی خۆیان ئەو مناسبەتەی کە خۆیان باوەڕیان پێ و لە وڵاتی خۆیان بەسەری بچنە وڵاتان هەر ئەو پارەی کە لە سەری ساڵ سەرفیان کرد لە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سولەیمانی ئەوەندە بەس بوو کە بێن بەشێکی ئەو جادەی پێتەوا بکەن بە سەدان دەفتەر دۆلاریان بە مناسبەی سەری ساڵ نازەم چی و چی ئەوشتەدا لە کاتێکدا ئەوروپیەکان گاڵتەمان پێ دەکەن گاڵتە بە پەرستانی هەڵم دەکەن دەڵێن ئێمە خۆمان باوەڕمان بە یادکردنەوەی سەری ساڵ نیە و مناسبات نیە بەڵام ئەوان دێن بەو شێوە یادی دەکەنەوە سپاس بۆ ئێوەش لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە بە کورتی ئەم خەباتە مەدەنیی ژێر ئەم چادر و خێمەیە کەی بە کۆتاگەێنێنەوە وڵای هەتا جواب مەنەدەنەوە کۆتایی پێ نایێنین قسەی کۆتایی خەڵکی سنووری خەڵکان و خەڵکە ناڕازی بەڵێ هەموو جەماوەر ئەم جەماوەر تۆ کۆتا قسە وڵی ئەم کۆتا قسەم ئیشەڵا داواکاری حکوومەتێرم ئەتا زۆر بێتە سەرخەت و جوابی داواکاریەکان مامداتەوە بۆ ئێمەش توانین ڕێگاکەین بەڵام جوابدانەوە شانێمە بە سادەیی واز لەو خۆپیشاندانە نایین تاکو بە دڵنیایی 100% دڵنیاییمان نەدەنەیە
کە جادەکە دەست بێکار دەکاتەوە زۆر بە ماوەیەکی مەزبوط دەنا ئێرە چۆڵ ناکەین و بەری نادەین. کاک محەممەد نوێنەری خەڵکە ناڕازەکە ئەم سوورە کاک محەممەد کۆتا قسەت لە کۆتا خولەکەەکانی بەرنامەکەین فامەشکم بۆ هەموو خەڵکی کوردستان هەیە بەگشتی هەموو خەڵکی کوردستان بەڕاستی ئەو حکومەتە دەڵێ وەرە دەرمان کەس نییە غیرەتی نێدەریان کە دەنا ئەوانە وازیان لەمە هێناوە بە هەموو شێوێژی خۆیان وا پڕکردووە ئیشان بە کەس نەماوە بەڵام کەس جورئەتی نەماوە کەس غیرەتی نەماوە کەس توانای تێدا نەماوە دەنا وەرە چوار محافظە 11 کەس حکومڕانیمان دەکات 11 کەس حکومڕاتی 4-5 میلیۆن خەڵک دەکات ئەکە غیرەتی نێستری دلی هەر هاوێ برێکاکە بۆ خۆی داوا دەکات دەرەکاکە وەرە دەرم کەن تاو من پڕ بوومە هیچم ناوێ یعنی کەس سەری دلی هەڵ ناوێ کەس غیرەتی نەماوە کەس توانایی نەماوە باشە بۆ کاکە کوڕی ئەو مەسئولانە چیان لەو گەنجە جوانانێمە زیاترە هەر هەیەکە لەوان لەو گەنجانێمە سەدان لە کوڕەکانی وان قارەمانتر و لە سەتان لە کوڕەکانی وە ئازاتر و ڕۆشنبیرتر و عاقڵتریشن بۆ ئەو کوڕانێمە 5 دانە ڕۆژە لە ئەو گەنجانێمە لەبن ئەو خێمەی کەوتنێک بەلایمان دانایە یعنی چی حکومەتە تۆ ئەگەر کەڕی ئەگەر کوێری ئەگەر کەڕی بۆ نابەدەنگمانەوە یعنی ئەو میلەت ئێمە چی لێەوە زیاترە باشە ئەو میلەتی خۆتە بۆ بەهاناینەوە بۆ بەدەنجەوە نایە تو باشە بۆ ئەگەر باشە کاکە جان وەرە تو لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک کابرا ڕێیس وزرا سەرۆکی حکومەتە شتێکی لە دەخۆمێ حادیسەشی لە دەخۆمێ وڵاتەکەی تووشی زەرە دەکبێ دەستە و لە عەدەست دەکات دەچێتەوە دەوەرە تو سەدان کێشە و مشکیلە و ڕوودا و لێ ڕوودەدا بۆ دڵ لە کار ناچێتەوە دەکا کە وازمان لێ بێنە خەڵکی لە تۆ ئازاتر هەیە خەڵکی لە تۆ عاقڵتر هەیە خەڵکی لە تۆ بەتواناتر هەیە بۆ وازمان دەوەڕ ئەگەر حکومڕانی تا پێ ناکرێت وازمان لێ بن بە خەڵکێکی کە بێ حکومڕانی مەبکە زۆر لە ئێوە عاقڵتر زۆر لە ئێوە ئازاتر زۆر لە ئێوە مەتریش هەیە زۆر سپاسان دەکەم چارەسەربوونی گرفتەکانتان و جێبەجێکردنی داواکەرەکان بە ناوی خەڵکی سەر تاسەری دۆری خەڵەکان و دۆری سماقوری جەنابی کە مامۆستای لێرەیە ئێمە بە هیچ شێوەیەکی ئێرە چۆڵ ناکەین ئەگەر مانگە چکە لێرە من هەتا حکومەت نێنە ژێرباری ئەو داواکاریمان هەیە جێبەجێکردنی داواکارەکانتان سپاس بۆ هەر هەمووتان بۆمێدی ئێمەش بمێتە مینبەرێ بۆ گەیاندنی دەنگیەوە بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکەی دەسەڵاتی هاواتی بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ ببوورن ئەگەر بەوەی نالەباری کەشەوەوە کێشەی تەکنیکمان بۆ دروست بوو بێ وەکو پێویست دەنگ و ڕەنگی خەڵکی سنووری خەڵەکانمان نەگەیاند بێت